دکتۆر علی عەدنان بەڕێوەبەری پشکنینی دەرمان لە فەرمانگەی تەندروستی لە کەرکووک. سڵاو لێبێت دکتۆر، بەیانیت باش؟ بەیانیتان باش کاک کۆستار سانەخان، هیوای تەندروستیەکی باشتان بۆ بکەم. سپاس بۆ تۆ. دکتۆر، سەرەتا دەمەوێت دەست پێ بکەم، هاوڵاتیان تا چەند نیگەرانە لەو بارودۆخی ئێستا کە سەبارەت بە دەرمان و گرانبوونی دەرمان و بێکواڵیتی دەرمان هەیە لە کەرکووک؟ بەڕاستی مەسلەی دەرمان هینە مەسلەیەکی ئیتیحادیە تقریبا. ئێستا ئێمە کەمە وزارەتی تەندروستی اتحادی عێراق سەرپەرشتی ئەو پرۆسەیە کە لە ناحیەی کە کوالیتی دەرمانەکان و هەروەها نرخی دەرمانەکە پرۆژەکە حتا ئێستا تەواو نەبووە. بە هەمان شێوە ئەم پرۆژە ئینشاڵڵا مستەمرە بێت و تقریبا وعد وابوو على ئەساس نیاتی ئەم ساڵتەوە، بەڵام کەمێ لە ناحیەی تەکنیکیەوە کەمێ ئیشکال هەبوو و بەردەوام شە حتا ئێستا تقریبا 140 بۆ 135 دەرمانەکان پشکنین ینی فحص کراوە و لەسەر شیان نرخ دانراوە، بەڵام نەگەیشتێتە ئاستیەوە کە بگێتە 100% ئینشاء الله. بەڵێ کاک عەلی، هەر ئەو پرسیارەی کە هاوکارم سانا کردی من بە جۆرێکی تر بیکەم. هاوڵاتیان ناڕازین لە کوالیتی دەرمان لە شاری کەرکووکە، ناڕازین لە نرخی دەرمان لە شاری کەرکووکە، ناڕازین لەوەی کە لە هەموو دەرمانخانەیەک بێ ئەوەی تۆ ڕەچەتەیەکی دکتۆرە پێبێ، بێ ئەوەی کە ڕێگەیەکی ڕسمی بەڵگەیەکی ڕسمیت پێبێ کە ئەچیت سەردانی دەرمانخانەیەکەکەی بۆ دەرمان وەرگرتن، دەرمانخانەکان دەرمان ئەفرۆشن. ینی ئەمە وای لێ نەکەین بڵین لە کەرکووکە ڕەنگە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە تەواوەتی ئەمە بوونی هەبێ ئەم دیاردێ. بەڵام لە کەرکووک چی کراوە؟ چۆن ڕێگری لەم کردەوەیە ئەەکەن؟ چۆن ڕێگریەکەن کە وا بکەن دەرمان تەنها بە ڕەچەتە بفرۆشرە بە هاوڵاتیان؟ بەڵێ ئەمە خۆتە زانی، ئەمە بابەتی ئەم مەسائلانە تقریبا شتەکە پەیوەندی هەیە بە کۆمەڵایەتیەوە. بەڕاستی ئێمە ئەو وعیەی کەرناو هاوڵاتی منطقی عێراق هەمووی بە هەموو پارێزگاکانیەوەوانە ئەو وعیە نییە کە مەسەلەن باسی بلێن دەرمان بە شێوەیەکی تەندروست و یان بە شێوەیەکی کە دکتۆر ڕاستێتەکەی بنووسێتوانە بە پێچەوانەی کە لە دەوڵەتەکانی دراوسێمان و یان مەسەلەن لە ئەوروپاوانە کە ئەنتیبایۆتیک وانە سرف ناکرێت بەبێ ئیلا ڕاستێتی دکتۆر بێت و هیم بێت. بەڵام بۆی زیاتر تەوزیحی کەمەوە ئێمە تقریبا بازاری دەرمان لە عێراق دەوری تقریبا لە عێراق کاملەتەن تقریبا 2 ملیار بۆ 3 میلیارد دۆلار ساڵانەیە و ئەو کەمیەی کە دەرمان سەرفەکرێت و لە هاوڵێتی ئیستعمال یەکاتوانە بەڕاستی زۆر کینەکەی زۆرە، کەمیەکەی زۆرە کە بەراوردی کەین لەگەڵ دەوڵەتەکانی دراوسێمانە. بەڵێ باش. کاک عەلی، جەنابەت بەڕێوەبەری فەرمانگەی پشکنینی لە پارێزگای کەرکووکە، هاوڵاتیان وەکو ئاماژەم پێکرد کە ئەو ناڕەزایەتیانەیان هەیە، ئێوە چۆن پشکنین بۆ ئەو دەرمانانە ئەکەن کە لە بازاڕەکانی کەرکووکە ئەفرۆشرێت؟ ینی بنمونە کۆمپانیایەک دەرمانەیەنێتە ناو شاری کەرکووکەوە بۆ فرۆشتن و بڵاوی کاتەوە بەسەر دەرمانخانەکانە. ئەو پشکنینانە یاخود ئەو کوالیتی کۆنتترۆڵی کە لە کەرکووکە ئەکرێت چییە و چۆنە بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیا بن لەوەی کە ئەو دەرمانی کە لە دەرمانخانەیەک ئایکرێ هەمان ئەو دەرمانەیە کە پێویستێتی کە تەواوە بە ڕسمی ئەم دەرمانە ڕێگە پێدراوە. ینی بەڵێ من بە جۆرەی داتاکانە قساکەم لەگەڵ ئێمە تقریبا تیمەکانی پشکنینمان کە دەرەچن بەسەر ئەو دەرمانخانانە یان مەسەن کۆگای دەرمانەکانوانە ئەو دەرمانانەی کە بە ڕێگای یاسایی نهاتوونەتەنەوە شاری کەرکووکەوەی بە ئیجراعاتی قانونی و ئیداری مەحزەری زەبتی بۆکەین و لەگەڵیان هینی هەیە دەکەوێتە مەرحەلەیە ترەوە کە بڵێن موافقەتی یاسایی بۆ وەرگرین و ئیداری بۆ وەرگرین بۆی ئیتلافیکەین. ئێمە من
لێت ناشارم شاری کەرکووک چونکە منطقەیەکی ترانزیێتە لە بین هەرێمی کوردستان و عێراقە ئەو مشاکلەمان هەیە بەڵام کە کۆنتترۆلی ئەو شتانە 100% ئێمە کۆنتترۆلمان کردووە و بەڕاستی تیمەکانی خۆمانش کە دەرچوونە و ئەوانەیشی وە هینیان کردووە دەرمانەکانی کە بە ڕێگەی نایاسایی هاتووە دەتەناو شاری کەرکووکە ئیتلافمان کردەوە من لێرەوە دڵنیای هاوڵاتی شاری کەرکووکەکەم ئێمە بەڕاستی ئەو کوالیتی دەرمان و ئەو شتانی وان ناو شاری کەرکووکە کوالیتێکی باشن و مەس مشکلی ئەسعارەکانمان شەیە ئەو شوەکو پێێت من بە مروری وەقتا ئینشاءڵڵا چارەسەر دکرێت چونکە ئەوە شتێکی ئیتیحادیە کە وزاری تەندروستی عێراق سەرپەرشتی ئەم مەسەلەیە ئەکات بەڵام مەسائلی من وەکو بڵێ پشکنین و سکاڵام لە فەرمانگەی تەندروستی کەرکووک حتا ئێستا سکاڵایەک تۆمار نەکراوە لە فەرمانگەکەمان دەربارەی ئەوەی کە مەثەلەن کواڵیتی دەرمانەکە خراپێ یان پێچەوانە کە ئەو دەرمانە زەرێکی دروست کرد بێت لەسەر هاوڵاتی شاری کەرکووکەوانە فەدەبەرەوە من ئەو نقطەیە بە پێچەوانە پێتەدەم ئینشاءڵڵا چارەسەر کراوە و تیمەکانش مستەمرن لە پشکنی ئێمەشکان پرسیارانەکەین کاک عەلی ئێمەش ئەو ئاواتەمان هەیە خۆت بەو ئاواتەوەین کە هەموو ئەو کێشانە چارەسەر بکرێت و ئەوەجێی دەستخۆشیە ئەوەی کە جەنابیش ئاماژەت پێکرد کاڵەی من هاوڵاتیان دڵنیاکەمەوە لەوەی کە کوالێتی دەرمان لە شاری کەرکووکە کوالێتێکی بەرزە دیسانەوە مەجێی دەستخۆشیە و دەستان خۆش بێت و ماندوو نەبن. بەڵێ جا ببوورە کاک عەلی دەمێ ئەوە بپرسم ئایا ئەو کۆمپانیانی کە هاوردەی دەرمان دەکەن لە دەرەوەکێن و بە چ ڕێو شوێنێک و با بڵێن ئایا هیچ تیمێکی چاودێری هەیە چاودێری لەسەر ئەو دەرمانانە بکاکە داخڵی ناو شاری کەرکووک دەبن؟ سانەخان خۆتە زانیت ئێمە ئەم دەرمانانە کە بێت ئەگەر بلین دەرمانەکان هاوردە بن لە دەرەوەی وڵاتەوە بێن بە جۆری ئەوان لە خاڵە سنووریەکانەوە یان بە شێوەی لە مەنافزی مەتاڵەکانە دێنە ناو عێراقەوە و کەرکووکش ئینشاءڵڵا من لێرەوەش داواکاریەکمەیە لە ئیداری شاری کەرکووک ئینشاءڵڵا بە زووترین کات مەسلەی پرۆژەی کوالیتی کۆنتترۆڵی دەرمان لە کەرکووک دروست کرێت و بیکەنە ئەولەوەتی ئیشەکانی خۆیانە وەکو شارەکانی وەکو نەجەف و بەسرا چونکە ئێمە بەڕاستی ئەینەن مەتاری کەرکووکمان شەیە و لەوانش منفەدێکی کارگۆ بێت بۆ هاوردەی دەرمانوانە ئەو نقاتانەی بڵین خاڵی سنووریەکان ئەوە خۆیان پشکنینی ئەو دەرمانەکەن بۆ کواڵەتی بەجۆرەوە موافقاتی ڕسمیان هەیە کە بێنێنە ناو عێراقەوە. باش کاک عەلی ئێمە ئاماژەمان بەوە کرد کە لە شاری کەرکووک 1935 دەرمانخانە بوونی هەیە ئایا ئەم ژمارە زۆرەی دەرمانخانە بەشی ئەوە کات لە کەرکووکە پێداویستی دەرمان دابین بکەن یاخود هێشتا هەر کەمە ئەم ڕێژێکە یعنی بە ژمارە سێریەکی ژمارەیەکی زۆرە بۆ شارێک بەڵام ئایا پێداویستی دەرمان لەلایەنە تەدروستیەکەوە بە تەواوەتی توانیوانە دابینی بکەن بۆ ناو شاری کەرکووک و بۆ هاوڵاتیانی کەرکووک؟ واللهی کاک کۆسار ئێمە خۆی با بزانین ئێمە بەشی سەکتەری بڵێن پرایڤەتەیەکە بڵێن خاصە لەگەڵ بەشی سەکتەری حکومیەیە کە عینە دابینی دەرمانەکات بۆ هاوڵاتی شاری کەرکووک لە ڕێگای نۆرنگەکان و بڵێن مستەشفاکانی حکومیەکان ئەو من پێتەلێم ئەو مەسلەی ئێمە حالیەن کەرکووک قیاسن بە شارەکانی تر لە مەسائلی بڵین مؤسساتی صحی ئەوانەمان زۆر زۆر کەمین لەبەر ئەوەش عینەن ئەبێ پرۆژە هەبێت کە مەثەڵەن ئەم مەسائلانە یان بڵین سعی سەریری مؤسساتی صحی بۆ کەرکووک زیاد بکرێتەوە بۆی ئەو هاوڵاتیە لە بەشی حکومی زیاتر ئیسیفادە بکات و زیاتر کە ئەو پێداویستەکانی تەندروستی بۆی تەوفیرکەن و لە مەسلەی پرایڤێتەوە تر کەمێ ئەتیجاهەکە بەرەو حکومیەکە بڕات. بەڵێ کاک عەلی لە ساڵی ڕابردوودا چەند تۆن دەرمانی ماوە بەسەرچوو یاخود ئەوانەی خراپبوون دەستان بەسەراگرتەوە بۆ ئەوی هاوڵاتیان زەرمەند نەبن لەولایانی کە ئەو دەرمانانە بەکاربهێننەوە؟
من بەڕاستی وەکو پێتم ئاماژەم کرد سانەخان ئێمە تیمەکانی تەندروستیمان بۆی بەڵێ پرۆسینگ یان مەثەن لاینی ئیشەکەی پێ بۆ حسکەم ئێمە کاچن لە سەیدەلیەک بڵێن یان دەرمانخانەیەک یان لە کۆگای دەرمانێکە بینن کە بە شێوەیەکی سەرپێسی یاسا هاتوۆتەنەوە یان بڵێن بە قەچاغ هاتوۆتە ناو کەرکووکەوە مەحزەری زەبتی بووەکەن ئەو مەحزەری زەبتە عینەن ئەیبەن بۆ تقریرەکەیان ئەینێرین بۆ وزارەتی تەندروستی بەخام مسادقەی لەسەرەکرێت و ئینجا ئەگەڕێتەوە ئێمە ئیتلافیەکەین ئەوە لە شوۆنە بڵین ڕسمیەکان بەڵام بەعزە شوۆنی تریمان هەیە کە مەتەنەن بڵین بە قەچاق هاوردە بووە لەگەڵ هینەکان هێزە ئەمنیەکانە بە شێوەیەکی مشتەرەکە چنە سەر ئەو شوۆنانە کە بڵین ماڵە یان بڵێن مەغزنێکی نایاسایی ئەو دەرمانی تێ خەز نەکرێتوانە ئەوەش هەمان شێوعینەن بە ئیجرعاتی قانونی بەڵام ئەوە ئیجرعاتەکەی کەمێ سەریع بێت چونکەوە قازی مختصی ئەو پرۆسەیە ئەو بڕیارەدا بۆ ئیتلافکردنی ئەو دەرمانە ئێمە تقریبەن حتا ئێستا 6 بەحضەری ئیتلافی دەرمانمان کردووە ترەوە بە کەمیاتی نەوعاونەوە هەیە لەگەڵ شایە حتا ئێستا 74 ئەوامری ئیتلافی دەرمانمان کردووە ساڵی ڕابردووە ئەو بەداتەوە. بەڵێ کاگالی ساڵانە دانیشتوانی شاری کەرکووک و یاخود ئەوانی لە ناوچەکانی ترەوە سەردانی کەرکووک دەکەن بڕی ئەو دەرمانانی کە بەکاری دەهێنن ئاگەر بتوان داتایەکتان لا بێ یاخود سەرژمێری کرابێ بۆ ئەو بابەتە بڕی چەندێک پێویستیان بە دەرمان هەیە. واللهی سانەخان من وەکو ئاماژەم پێدا پێشەوەی و بەحسیکەم ئێمە تقریبا مەسائلی دەرمان کەمێ تقریبا پێلێن هینە ئەمنی غذایی هەیە و ئەمنی دەوایی هەیە لەسەر باری عێراقایە قساکەم تقریبا ئێمە ینی پێداویستی هاوردەی دەرمان تقریبا 2 ملیار بۆ 3 ملیار دۆلارە ساڵانە بەڵام ئێمە ئێستا تەوجیهی وزارەتی تەندروستی عێراق کە بۆیە کە ئەم مەسانعی مەحەلی دروست بکرێت و تقریبا ئینتاجی مەحەلی دروست بکرێت لەناو ئەم دەرمانە بۆی پێداویستەکانی هاوڵاتی عێراق هەمووی هیم بکات و تقریبا لە هەرێمی کوردستانش هەمان شێوە هینێ مەعاملی دەرمان هەیە ئەوانش تەجهیزی وزارەتی تەندروستیەکەنەوەوانە فداتای کەرکووک خۆتە زانی منطقەیەکی وەکو بەحسم کرد ترانزیەتی نوێمە بەعزجا لە هەرێمی کوردستان وەکو بڵێ کە میسالێکی بەحسی بۆ بکەمەوانە کە دەرمانەکانی شیربەنجە کە لە هاوڵاتیەکانی کەرکووک و هەرێمی کوردستان بەعزجا دێن لە مرکزەکەی لای خۆمانە سودمەند دەبن بۆ بەکاربیۆنی ئەو دەرمانانەی کە دکتۆرەکانە بۆیان نووسن. زۆر باشە. کاک علی عەدنان بەڕێوەبەری بەشی پشکنی لە فەرمانگەی تەندروستی لە پارێزگاری کەرکووک کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ پێدانی ئەو زانیاریانە بۆ هیواین کە هاوڵاتیانی شاری کەرکووک وەکو کاک علی ئاماژەی پێکرد بە دڵنیاییەوە دەرمانی کە بەکارهێنن دەرمانێکە 100% لە ڕووی کوالێتی و لە ڕووی تەندروستیشەوە هەموو پشکنینەکانی خۆی تێپەڕێنێت و ئەجە دەست هاوڵاتیەکەوە. سپاس بۆ کاک علی عەدنان کە لە کەرکووکۆ لەگەڵمانە بوویت.